بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وآله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وأدخلنا برحمتك في عبادك الصالحين آمين. برزان لسرتا دسخوشي بەشی خوشکان ئەکەین لە ژیار کە هەستاون بە ئامادەکردنی ئەم خولە گرنگە و هەروەها دەستخۆشی و دوعای خێریش بۆ جەنابتان ئەەکەین کە بەشداریتان کردووە لە وەها خولێک کە زۆر زۆر گرنگ و زەڕوورە بە تایبەتی لە ئانوساتی ئێستا لەو ڕۆژگارەی خۆمان. لەبەرەوەی هەموو بابەتێک گەورەیەکەی ئەهەمیەتەکەی لە ناوەڕۆک و لە مەزمون و محتەوایەکەی بەدەرئەکەوی. ئەو بابەتەی خۆمانیان ئەم خولە ڕەبتی بە ئوسرە و بە خێزانەوە هەیە. ئوسرە و خێزانیش لە ئیسلامەتیدا زۆر گرنگە و ئیسلام زۆر بایەخی پێداوە و هەر مجتەمەعێک ئوسرە و خێزانی تێدا تۆکمە بیت، بەختەوەر بیت، سەرکەوتوو بیت، بێگومان مجتەمەعەکە بەرەو پێش ئەڕوە و مجتەمەعەکە ساڵح و چاک ئەبیت. بە پێچەوانەش خوا نەخواستە ئەگەر خێزان و ئوسرە لێک ترازە فاسید بوو، خەراب بوو، مجتەمەع و کۆمەلگایەکەش وێران ئەبیت و بەرەو دواوە ئەگەڕێتەوە. بۆیە ئەم بابەتە یان ئەم خولە ئەم عناوینانەی کە دیار کراون بابەتی زۆر گرنگن لە بۆ هەموو لایەکمان جێگای کەلکن ئینشاء الله. ئەتوانین بڵێن ئەم خولەی کە کرایتەوە لە بۆ جەنابتان تەفسیرێکی عملی و تطبیقیە لە بۆ ئاەتێکی قورئان، تەفسیرێکی نەبەوی و عملی و تطبیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ ئاەتی وعاشروهن بالمعروف کە خوا سبحانه وتعالى ڕوو لە مسلمانان ئەکات، ئەفەرمێ واجبە لەسەرتان بە معروف بە چاکە ژیان لەگەر یەکتر ببەنە سەر. بە تایبەتی خیتابەکە لە بۆ ژن و پیاوە، لە بۆ هاوسەرە هاوژینە، ئەبێ بە چاکە بە باشە معاشرە لەگەر یەکتر بکەن و بە باشە بژین. طبعا ئەگەر خیتابەکە بەشی زۆری لە بۆ پیاوەکان بی، بەڵام بەشێکیشی لە بۆ ئافرەتە، چونکە عاشرو فعل ئەمرە لە عاشرەیە، عاشرە يعاشر معاشرة بابی مفاعلەیە لە بۆ مشارەکەیە، واتە هەردووشیان هەم ژن و هەم پیاو هاوبەشن لەو چاک ژیانە، لەوەی کە پێکەوە ئەبێ بە باشی بە چاکی بژیان. اینجا زۆر گرنگە کە ئێمە وەکو مسلمان معالەجەی ئەو بابەتانە بکەین لە خلالی سیرە و لە خلالی میثالی تطبیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆچی ئەمە گرنگە؟ لەبەر ئەوەی بەڕێزان زۆر جار ئینسانی مسلمان لەم ڕۆژگارە کە هەڵسوکەوتێک تەعاملێک ئەبینی لە غەرب لە دەرەوە کە پیاو لەگەر هاوسەرەکەی ئەکا جانیبی مەثەلەن خۆشەویستی لە بۆ دەرئەبڕی یان ئەتەکێتێک شێوازێکی یعنی مۆدێرنانە وەکو ئەڵێن بەکاری دێنی خەڵکە مسلمانەکە زۆر معجبە بی پێی کە ئەنەما ئەم تەعاملە ئەم هەڵسوکەوتە ئیبداعی ئەوانە و داهێنانی ئەوانە. بەڵام ئەگەر بگەڕێیتەوە لە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینی پێش 1400 ئەوەندە سارە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک بە قسە باسی ئەوەی لە بۆ کردوین، بەڵکو بە عەمەل وەکو تطبیق پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیان تطبیقی کردو. بۆیە ئەبێ ئێمە هەمیشە بگەڕێنەوە لە بۆ شریعەتەکەی خۆمان و هەمیشە ئەبێ شانازی بە دینەکەی خۆمان بکەین و بە سەروەرمان بکەین کە محەممەد صلی الله عليه وسلم و خۆمان شارەزا بکەین لە سیرە چاکەکە و پاکەکەی بۆ ئەوەی لە ژیانمانە هەمیشە سەرکەوتوو بین، هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. گرنگە چارەسەری ئەو بابەتانە لە ژێر ڕۆشنایی سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چەند جانیبێک بەڕێزان. یەکەمیان لەبەر ئەوەی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم باشترین کەسە کە لە قورئان تێیەکە. یعنی ئێمە کە ئاەتی وعاشروهن بالمعروف
ئەخوێنینەوە تەفسیرێکی لە بۆ ئەەکەین بەڵام باشترین تەفسیر ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لە بۆی کردبیت و بە عەمەل تەفسیری لە بۆ کردبیت ئەمە باشترینە لەبەرەوەی بەشێک لە وەزیفەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەفسیر و بەیان و لێکدانەوەی ئاەتەکانی قورئانە قورئان لە بۆ سەردڵی ئەو نازل بووە وەکوا فەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ئەفەرمێ ئێمە قورئانمان ذکر کە ناوێکی قورئانە دابەزاندووە لە بۆ تو بۆ ئەوەی کە لە بۆ خەڵکی بەیان بکەی ڕۆن بکەیتەوە ئەوەی کە لە بۆیان دابەزیوە گرنگە ئێمە لە ژێر سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆشنایی سیرەی پێغەمبەر معالەجەی بابەتەکان بکەین لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم میثالێکی تەطبیقیە لە بۆ بابەتەکان یعنی ئەوەی کە ئێمە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی شتەکان ئەکەین وەکو وایە کە ئینسان داوای شتێک بکە و دلیل و بەلگەش لە بۆ داواکە بینیتەوە آخر ئیدعاکردن ئاسانە یعنی هەر یەک لە ئێمە مەثەلەن ئەتوانین بڵێن ئێمە چاکین ئێمە باشین ئێمە ڕاستگۆین ئێمە ئەمینین ئێمە ئاواین ئێمە ئاواین وەکو قسە ئەمە ئیدعایە بەڵام بەڵگە لەسەر ئەمە چییە ئەوە مهمە ئێمە کاچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ هەر قەولێک لە بۆ هەر قسە و گفتارێکی ئەبینین پێغەمبەر صلی الله علیه و سلم فعلی هەیە تطبیقی هەیە لە بۆ ئەم خولەی خۆمان تطبیقێکی عملی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ ئەم بابەتە ئەمە وەکو گوتمان وەکو ئەو وایە کە تۆ بەڵگە بینیەوە لەسەر داوایەکە ئەبێ بەرامبەرەکە بە مەجبوری وەری بگریت یعنی مەجالی اختیاری تێدا نییە لەبەرەوەی بابەتێکی عملیە و پێغەمبەر صلی الله علیه و سلم وا ئەکات کە ئێمە لە بابەتە تیۆریەکان یان نەزەریەکان بگوازینەوە لە بۆ بابەتی پراکتیکی و عملی و تطبیقی وابێ مسلمان زیاتر ئیش لەسەر جانبی تطبیق بکە نەک لەسەر جانبی قسەکردن و ئەمانە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو مهمەی سەرەکی هەبووە یەکیان مهمەی تەبلیغ دووەمیان مهمەی قودوە ئەو مهمەی قودوەیە زۆر گەورەتر و قورسترە لە مهمەی تەبلیغ یعنی گەیاندنەکە ئاسانە ئەکرێ گەیاندنەکەی بکەین باشە من ئاسانە ئێستا ساعتێک لە بۆ جەنابتان قسە بکەم بەڵام ئەوەی کە مهمە تطبیقەکەیە عملەکەیە چەند خۆم یعنی ئیش بەمە ئەەکەم ئەوە مهمە لە کوردەواری شاگوترێ هزار قسە مقابل بە کردەوەیەک نییە یان ئەگەر مساعدەی بکەین با بڵێن مقابل بە کردەوەیەک اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی باشترین کەسە کە لە معنای هاوسەرگیری گەیشتووە لە معنای معاشرە گەیشتووە و تطبیقی کردووە بۆیە هەر گرنگە بچینەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ ئەم بابەتانە بە تایبەتی اینجا بەڕێزان لە ژیانی ئینسان سێ جۆری کەسایەتی هەیە کەسایەتێک کە هەمومان ئەمەل و ئومێدمانە حەزی پێ ئەەکەین کەسایەتێک ڕکمان لێ ئەبیتەوە حەزی پێ ناکەین و کەسایەتێکیش لە بوونی خۆمان لە خودی خۆمانە هەیە ینی هەر یەک لە ئێمە خاوەنی شخصیەتێکین خاوەنی کەسایەتێکین لە هەمان کات حەزیشمان لێیە چاو لە کەسێک بکەین معجبین بە شخصیەتێک و ڕکشمان لە جۆرێک لە جۆرەکانی شخصیەت ئەبیتەوە ئەو شخصیەتەی کە ئێمەی مسلمان بە تایبەتی کە هەمومان تەمەنای ئەەکەین حەزی لێ ئەەکەین و ئەمانەوێ وەکو ئەو بین شخصیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەمەش با بڵێن باشترین شخصیەتە لە بۆەوەی کە ئێمە چاوی لێ بکەین و اقتیدای پێ بکەین بۆچی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم گونجاوە بەوەی کە ببێتە قودوە ببێتە مقتەدا اقتیدای پێ بکەین لە هەموو جانیبەکانی حیات یعنی کەسێک تۆ نابینیەوە کە لە هەموو جانیبێکە چاوی لێ بکەی لاسای بکەیەوە شوێن پێ ئەو بگری غەیری پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا پێغەمبەرانیش سلامی خوایان لەسەر بێ ئێمە ئەتوانین لە جانیبێک لە جانیبەکانی حیات چاوی لێ بکەین یعنی مثلا سيدنا يحيى على نبينا وعليه الصلاة والسلام کەسێک کە وەکو زەوج وەکو هاوسەر چۆن چاوی لێ بکە ئەو پیاوە شەهید کرا و خێزاندار نەبوو کەواتە کەسێک کە هاوسەرە یان زەواجی کردووە ناتوانێت چاوی لێ بکە کەسێک کە مثلا دەوڵەمەندە چۆن لاسای حەزرەتی عیسا بکاتەوە لە کاتێکدا بە فەقیری ژیانەکەی بردیتە سەر کەسێک کە دەوڵەمەندە ئەکرێت چاو لە سەیدونا سولەیمان بکات چونکە دەوڵەمەندە ئەویش مەلیک بۆ پێغەمبەریش بۆ دەوڵەمەندیش بووە بەڵام خۆ ناتوانی چاو لە حەزرەتی عیسا بکات کە فەقیر بووە بەڵام ئەگەر ئێمە بین تەماشای سیرەی جوانی پێغەمبەر بکەین صلی الله علیه و سلم هەموو ئەم جانیبانەی تێدا بوو فەقیر بووە دەوڵەمەندیش بووە بێدەسەڵات بووە بەدەسەڵاتیش بووە گەنج بووە خێزانداریش بووە
هەتا دوایی لە هەموو جانیبێکە بۆ هەموو سنفێک بۆ هەموو کەسێک ئەتوانی ئیستیفادەی لێ بکە و ئیقتیدای پێ بکە. بۆیە خوای گەورە فەرمێ سبحانه وتعالى لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. لامە کەلامی جوابی قەسەمە قەد لە بۆ تحقیقە، یعنی خوای پەروەردگار وەک برێن سوین لەسەر ئەمە ئەخوا تەکید لەسەر ئەمە کاتەوە کە ئێوە وەکو مسلمان پێشەوایەتی و مامۆستایەتی و چاپساغیتان دەست ئەکەوی لە رسول الله صلى الله عليه وسلم. جا ئەگەر تەرکیز بکەنە سەر کەلیمەی في حرفی في رسول الله. في طبعا لزمان عربي لبو ظرفيته، يعني ئێمە ئێستا لەناو ئەو غورفێن لەناو ئەو هۆڵینە ئەمە مەکانێکە ئێمە لەناو ئەم زەرفێدا. بۆچی خوا فەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زەرفێکە لە بۆ ئوسوەی حەسەنە، كأنما هەرچی ئوسوەی حەسەنەیە لە پێغەمبەردا صلى الله عليه وسلم بوونی هەیە. يعني پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو مەکانێک وایە وەکو شوێنێک وایە هەرچی ئوسوەی حەسەنەیە لەناو ئەوە هەیە. واتە ئێمە ئەتوانین لە هەموو جانیبێکە چاوی لێ بکەین، بگرە هەر لە ئەعزاکانی بەدەنی صلى الله عليه وسلم ئەتوانین ئێمە اقتیدای پێ بکەین. يعني ئەتوانی تۆ لە زمان چاو لە پێغەمبەر بکەی صلى الله عليه وسلم. چۆن زمانی جولاوە، بەچی جولاندیە، خریشی چی بووە. ئەتوانین لە چاوە اقتدا بە پێغەمبەر بکەین صلى الله عليه وسلم. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لە گوێیەکانی لە دەستی لە دڵی إلى آخره لە هەموو ئەم جانیبان. بۆیە بەڕێزان زۆر گرنگە کە ئێمە لە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم باسی ئەو بابەتەمان بکەین. ئەمە طبعا وەکو تەمهیدێک و ڕێخۆشکردنێک بوو لە بۆ مەوزوعەکە ئێمە کە باسکرە ئەوەی کە ئێمە لێرە لە خزمەت جەنابتان قسە لەسەر ئەەکەین دوو بەشابیتە دوو شق دوو جانب. جانبێکی خۆجوانکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە بۆ خێزانەکانی و جانبی دووەمین دەربڕینی خۆشەویستی خۆی لە بۆ خێزانەکانی بەبێەوەی کە خۆشەویست صلى الله عليه وسلم شەرم لەمە بکە، پێی شەرم بیت لە ناو خەڵکە لە ناو مجتەمع و لە ناو بیئە. دیارە ئەگەر تەماشای ئەم دوو جانیبە بکەین یەکەشیان ئەبیتە بەڵگە لەسەر ئەوەی تر، یعنی یەکەشیان ئەبیتە دەلیل لەسەر ئەوەی تر. کامیان خۆجوانکردنەکە ئەبیتە دەلیل لەسەر مەحەبەتەکە. یعنی چۆن بزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم خێزانەکانی خۆشویستووە؟ یەک لە نیشانەکانی ئەم ئیدعایە یان ئەم بوونی خۆشەویستیە خۆجوانکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە ئێمە عنوانەکە عکسەکەینەوە یەکەم جار باس لە محەبەتی پێغەمبەرەکەین صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندە خێزانەکانی خۆشویستووە. گومان لەوەدانیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خێزانەکانی خۆشویستووە و ئەمەش فەزلێکی گەورەی تێدایە لە بۆ دایکانی ئیماندار لە بۆ خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لەبەرەوەی زۆر مهم نییە کە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەویان خۆش بووێ، گرنگ ئەوەیە کە ئەو خێزانەکانی خۆش بووێ. لۆ ئێمەش هەروایە، یعنی بنسبت محەبەتی خوش هەروایە سبحانه وتعالى. خوای پەروەردگار فەرمێ يحبهم ويحبونه، خوا ئەوانی خۆش ئەوێ ئەوانیش خوایان خۆش ئەوێ. چه هوەری تێدا نییە کە ئێمە خوامان خۆش بوێ، هەر ئەبێ خوامان خۆش بوێ لە پاشی ئەو هەموو ناز و نیعمەتەی کە نیعمەتی ئیجاد و نیعمەتی ڕەشاد و نیعمەتی دەوام و ئەو هەموو نیعمەتانەی بە ئێمە داوە باشە، بەڵام ئەوە مهمە کە خوای گەورە ئینسانی مسلمانی خۆش بوێ. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم گومان لەوەدانی خێزانەکانی خۆشویستووە، کارم گومان لەوەدانینە دلیلمان زۆرە و بە شانازیشەوە باسی ئەم خۆشەویستی کردووە صلی الله عليه وسلم و پاشان بە عملی و بە تەطبیقی ئەوەشی سەلماندووە کە خێزانەکانی خۆی خۆشویستووە. سەبارەت بە مەحەبەت و خۆشەویستی عەمری کوڕی عاص خوای لە ڕازی بێ ئەفەرمێ ڕۆژێکیان هاتم بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، گوتم یا رسول الله أي الناس أحب إليك، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کام خەڵک بەلای تۆ لە لای تۆ خۆشەویستترینە، چ کەسێکت لە هەموو کەس زیاتر خۆش ئەوێ؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم چی فەرمووی؟ قال عائشة، عائشەم خۆش. يعني بصراحة حتما کە ئەم پرسیارەی لێ کردووە لە ناو کۆمەڵێک ئەسحاب بووە بە دەلیلی ئەوەی عەمری کوڕی عاص خوای لە ڕازی بی مەبەستێکی هەبوو لەم پرسیارە. مەبەستەکەی ئەوە بوو کەوە زوو برێ عەمر ئەتوم خۆش ئەوێ، لەبەرەوەی لە غەزایەکە هاتبووە لە جیهادگە هاتبووە و سەرکەوتنی بەدەستی نابوو، ئەوەی بەدەرفەت زانی لەبەوەی کە ئەم پرسیارە ئاراستە بکە هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم برێ تۆم لە هەموو کەس خۆشترەوێ، بەڵام وای نەفەرموو، فەرمووی عائشە. وتی یا رسول الله من الرجال، ئەمن مەقسەدم ئافرەت نییە،
مەبەستم پیاوە لە پیاوە چێت لە هەموو کە زیاتر خۆشەوێ فەرمووی ئەبوها باوکی عائیشە کە ئەبوو بەکرە خوای لە ڕازی بی ئەمەش ئەکرێ بەشەکی لە خۆشەویستی عائیشە بی لە بۆ بابی پێچەوانەکەشی هەرتەواو گوتم ثم لە پاشان فەرمووی عومەری کوڕی خەتاب ئەڵێ وازم لێ هێنا گوتم بەخوا لەوانەیە من زۆر وەدوا بکەم ئەنی چیتر باسی نەکرد و بەدوودا نەچوو ئەم حەدیسە پێمان ئەڵێ پێغەمبەر سەلەم بە سەراحەت بە ئاشکرا باسی خۆشەویستی خۆی کردووە لە بۆ عائیشە خوای لێ ڕازی بی اینجا کە باسی عائیشەکەن خوای لێ ڕازی بیت ئەوەی کە زیاتر متەداولە لە ناو ئێمەش زیاتر واتێ ئەگەین پێغەمبەر سەلەم لە خێزانەکانی بەس عائیشەی خۆشویستیە نەخێوان نیە بەڵام عائیشە خوای لێ ڕازی بی لەبەر ئەوەی زیاترینی فەرموودە لە لای ئەو بووە حەدیسەکانی زۆر جێڕایتەوە لەبەر ئەوە واوە دەرکەوتووە کە ئەنەما ئەوی زیاتر خۆشویستەوە یان هەر ئەوی خۆشویستوە مع العلم پێغەمبەر سەلەم هەموو خێزانەکانی خۆشویستو ئێمە کرێ هەندێک میثال بینینەوە لەسەرەوە مثلا خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ دایکمان خەدیجە خوای لێ ڕازی جەنابتان ئەزانن کە خەدیجە پێشی ئەوەی شوو بە پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم 2000 شووی کردیە وە کاتێک مێردی بە پێغەمبەر کە صلی الله عليه وسلم تەمەنی 40 ساڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم عمری 25 ساڵ 15 ساڵ لە خۆی گەورەتر بوو هەتا وەفاتی کرد ژنی دیکەی نەهین ئەمە یعنی چی ئەمە خۆی یعنی ئەگەر تەفەکوری تێدا بکەین تەئەمولی تێدا بکەین یعنی زۆری ئەم ئافرەتە خۆشویستوە وفعلا خۆشویستووە و باسی ئەم خۆشەویستێشی کردووە عائیشە خوای لێ ڕازی بیا فەرمێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم حیوانێکی سەر ئەبری کە گۆشتەکان تەوزیع کرد ئەی فەرموو ئەرسیلوا بها إلى أصدقاء خەدیجە ئەمە لۆ ڕەفیقەکەی خەدیجە بنێرن ئەو پشکە لە بۆ ڕەفیقەکەی خەدیجە بنێرن زۆری لۆ ئەوانەی بەڕێیا کرد منیش پێمە گوت یا رسول الله خەدیجە هەتا کەنجی هەر خەدیجە فەرمووی چی فەرمووی ئینی قەد ڕوزیقت حبها فەرمووی خوای پەروەردیگار خۆشەویستی خەدیجەی وەکو ڕزقێک دایتم یعنی زۆرم خۆش ئەوێ چەندە ئینسان حەزی لە ڕزقە لێرە حبەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ خەدیجە بە ڕزق وەسفی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم اینجا ئاشکراکردنیشی هەر ئەوە نا مەسەلەن لەکن عائیشە خوای لێ ڕازی باسی ئەمەی کردبی و تەواو نا لە موقیفی زۆر مهم لە تەجەموعی زۆر گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی دەربڕیوە کە خەدیجەی خۆش ئەوێ و شانازیشی پێوە کردی و شەرمی پێ نەبوو مثلا لە فەتحی مەکە جەنابتان لە سیرە خوێندوتانەوە کە فەتحی مەکە ڕوئەدا 14 ساڵ بەسەر وەفاتی دایکمان خەدیجە تێئەپەڕی 14 ساڵ فترەیەکە لۆی ئەرێم 14 ساڵ ئەین لۆی وەنەرێنەوە تازە مانگەکە وەفاتی کردیە و هەر وەبیریەتی و بەڵام 14 سال تەمەنێکە بەنسبەت عمری ئینسان عمری غالبەکە 63 ساڵێک بدەینەوە 14 ساڵ زۆرە پاشی ئەم هەموو زەمەنە کە فەتحی مەکە ئەکرێت لەگەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر سەریقاڵە بە کاروباری مسلمانان قیادەی جێشەکە ئەکا تازە فەتحی مەکە کراوە خەڵک زۆر پرسیاران پێ هەیە لەگەر هەموو ئەمانە ئەفەرمێت چی دوو موقف یعنی باس ئەکەین هەردووشیان ڕەبتیان بە خەدیجەوە هەیە یەکیان فەرمووی خێمەیەکم لە بۆ هەڵدەن لەکن قەبری خەدیجە خوا لێ ڕازی تۆ تەماشەکە لەناو ئەو هەموو ئیش و کار و سەرقاڵیەی خەدیجەی وەبیرە خەدیجە قەبرەکەی لە مەکەیە طبعا ئەفەرمێ خێمەیەکم لۆ لەوێ هەر بدەن ئەمە یعنی چی بەشێکی ئەوەیە یعنی خەدیجەم خۆش ئەوێ ئێوەش بزانن لەبیرم نەکردووە بەشەکەی دووەمین یعنی مسلمانان خەڵچینە تێبگەن ئەم ئینجازە و ئەم سەرکەوتنە ئەم فەتحە هەر ئێمە نییە خەدیجەش بەشێکی زۆری هەیە لەو سەرکەوتنە و لەو ئینجازە دوای ئافرەتێک ئەبینی اختیارە بە تەمەنە هێواش دێرە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئافرەتەکە ئەبینی تەماشای ئەکە ئەیناسیتەوە بۆی خۆشەوی صلی الله عليه وسلم ئەچیتە لای لێی نزیک ئەبیتەوە مەرحەبای ئەکا اینجا فەرواکەی خۆی دائەنێت لە بۆی هەتا لەسەر فەرواکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دابنیشیت پاشان قسەی لەگەر ئەکا 1 سەعات نەفەرێکیش لەولاوە متابعەی ئەکا ئەمە بۆچی واکە ئەوەشی کە متابعەی ئەکا عائیشە بخوا لێ ڕاستی بزانی چی ئیشەکە یعنی چی ئیشی هەیە لەگەر ئەوافرەتە ئەوەندە قسەی چییە لەگەری باس ئەکا پاشی ئەوەی کە تەواو بوون اینجا گەڕاوە عائیشە گوتی یا رسول الله ئەم ئافرەتە ئەم پیرەژنە چێ بوو فەرمووی إنها من صاحبات خەدیجە ئەوە یەکێک بوو لە ڕەفیقەکانی خەدیجە
باشە فەرمووی باسی چتان ئەکرد یعنی ئەوەندە لەگەری فەرمی باسی ڕۆژەکانی زمانی خەدیجەمان ئەکرد یعنی ئەو ڕۆژە خۆشانەی کە تعویز نابنەوە دووبارە نابنەوە ئەمانەی باس کرد. خادیجە عایشە خوای لە ڕازی بیجارێکی تر تووڕە بوو یا ڕەسوڵ الله و وەفاتی کردی و چەند ساڵە بەسەری داچووەت و هەروازنانی لە خەدیجە خوای گەورە ئەوە ئافرەتێکی باشتری بە توودایە و مەبەستی خۆی بوو. فەرمووی لا والله ما أبدلني الله تعالى من هي خير منها بەخوا خوای گەورە لەوە باشتری بە من نەدا لەبەرەوەی وەختێک کە ئەوە هاوکاری منی ئەکرد خەڵک قەدەغەی ئەکردم منعی هاوکاری ئەکرد لە من وەختێک ئەمە ئیمانی هێنا بە من خەڵک تەکزیبی منی ئەکرد و باوەڕی بە من نەئەکرد ئەمە نیشانەی دەربڕینی خۆشەویستی نییە لە بۆ خەدیجە بەڵێ سەفیە خوای لە ڕازی بی یەکێکتر لە خێزانەکانی پێغەمبەر سەلەم کە خۆشی ویستووە و مەحەبەتەکەی دەربڕیوە بە عەمەل بە تەطبیق سەلماندوویەتی کە خۆشی ویستووە و شانازی پێوە کردیە سەفیە کچی حویەیک کوڕی ئەختەب طبعا باوکەکەی یەکێک بوو لە سەرانی جوولەکە ئەم ئافرەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم مارەی ئەکات یەک لە حیکمەتەکانی مارەکردنەکەشی بۆ بووکە لە جانیبی عیلاقەیەک دروست بکە لەبەرەوەی لە مەدینەش جوولەکە ئەژیان باشە کام ئافرەتە مارە ئەکا و ئەیەوێ بگوازیتەوە طبعا هێشتا نەیگواستیتەوە بۆیە باس لەمە ئەکەم بەڕێزان لەوانەیە پاشی گواستنەوە محەبەتێک دروست بی دواتر بەڵام کە تەنها مارەی کردووە و هێشتا نەیگواستیتەوە کە مەحەبەتەکە هەبی ئەمە مهمە و دەری ببڕی مهمە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەگەڕێتەوە جێشێکی زۆری لەگەردایە یعنی بەتەنها نییە کە ئەو ڕووداوە ڕوئەدا برێن وڵاوە بەتەنها بووە و کەس لەوێ نەبووە نە بەڵکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو ئەو جەماعەتە هەر هەمووی کە سەفیە دەهێلەوەی سواری حوشترەکەی بی ناتوانی سواری حوشترەکە بێ لەوەی حوشترەکە برندە و خۆشی زۆر برندە بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم دائانیشید چۆشی مبارەکی دائانێ ئەفەرمێ ئیصعادی على ركبتي ئەفەرمێ سوار بە بەسەر چۆکەکەی من بەسەر ئەژنۆکەی من یعنی پێ لەسەر چۆکم دابنێ برند ئەبی ئەو جار دەستی خۆت بگرە و وەسەر حوشترەکە بکەوە باشە کە ئەمەی پێڵێ خۆ بەڕێزان ئەو هەموو نەفەرە لەوێن دەرێبوون پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیتوانی برێ بیلال زەحمەت نەبی بڕۆ قادرمەشی دروستکە با تێوەسە بکەوی یان مەثەلەن بی بە شوێنێکی نەوی هەتا بتوانێ بە ئیسراحەت بەردێک دارێک شتێک ئەبی یعنی لەوێ بچیتە سەر دارەکەی و ئەوجا بچیتە سەر پشتی حوشترەکە بەڵام ئەوە ناکە بەخۆی دێت وەکو شخصی خۆی چۆچی مبارەکی دائانێ و ڕائەخە لە بەوەی کە ئەم ئافرەتە بەڕێزە بەسەری بکەوی سواری پشتی حوشتر بی بەڵام لە ئەدەبی خۆیە پێیدانانێت چۆچی لەسەر چۆچی پێغەمبەر دائانێ صلی الله علیه وسلم اینجا سوار ئەبی ئەمە خۆشەویستی نییە دەربڕینی خۆشەویستی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم لە بۆ خێزانەکانی بێگومان دەربڕینێتی ئافرەتێکی تر بەڕێزان ماریەی قبطی خوا لێ ڕازی بیت ئەم ماریە خەلکی میسر بوو کە بە هەدیە نێردرا لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لای مەلیکەکەی ئەو کات خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەکە و حوجرەیەشیان هەبوو بە دەوروبەری مزگەوت لەبەرەوەی خەڵکی مەدینە و دەوروبەری مەدینە بوون و لە جەوی گەرم و ئەوانە ڕاهاتبوون پیان ئاسایی بوو کە لە دەوروبەری مزگەوت من کە دەوروبەری مزگەوت هیچ داروبار و ئەمانەی لێ نەبوو کەسکاتی و سەوزاتی لێ نەبوو بەڵام کە ماریان پێدا و وەکە مارەی کرد لە شێخانی لە بۆ ماریە کرد لە دەوروبەری مزگەوت نەبوو لە شوێنەکە چی بوو بە ناوی ئەلعەوالی شوێنێک بوو تۆزێک دوور بوو هەم بەرز بوو و هەم دەوروبەری هەموو کەسکاتی و داروبار بوو لەوێن دەر پێغەمبەر صلی الله علیه وسلم خانیەکەی لە بۆ کرد لەبەر ئەوەی مراعاتی بیئەکە و جەوەکەی ماریەی کرد ئەو لە میسر و لە میسر نیل هەیە و داروبار هەیە و میوە هەیە ئاخر بێ لە شوێنێکی وشک گەرم گونجاو نییە لەگەر خۆشی ئەچی هاتوچۆی ئەکا و ئەو دەهێ و خەڵک ئەبینی لەوە نەترساوە بڵێن ئاخر فەرق و جیاوازی ئەکە و لۆچی خانیەکەی ئەو لەوێن دەرێنە ئەمە عەدالەتە لەبەر ئەوەی ئەم لە بۆ ئەو گونجاوە ئەوانی تریش خانووەکەی خۆیان لە بۆ گونجاوە بەم شێوازە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆشەویستی لە بۆ خێزانەکەی ئەم خانیەی لەم شوێنە بەرزە لە بۆ ئەکە بەڕێزە بابێنەوە لای عایشە چونکە عایشەش زۆر باسی ئەکرێ بێگومان یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەری بڕیوە زۆر حاڵەتی مداعبە وەکو لە عەرەبی باس ئەکرێت یان حاڵەتی با بڵێن ئەوەی کە پێی ئەگوتێ ڕۆمانسی زۆر شتی وای دەربڕیوە لەگەر خێزانەکانی بە تایبەتی لەگەر عایشە
خوای لە ڕازی بیت. یەک دوو نمونە باسەکەن ئەگەرە نمونونەکان زۆرن بۆی کە زۆر کاتان نەگرین. عایشە خوای لە ڕازی بی ئەفەرمێ من لە ئەسنای عادەیە بووم لە جامێکە لە پەرداخێکە ئاوم ئەخواردەوە ئەڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم فيأخذه مني النبي صلى الله عليه وسلم فينظر إلى موضع فمي فيضع فيه على موضع شفتي أو على موضع فمي. إمام مسلم رواياتك عليه پیغمبر صلى الله عليه وسلم تماشي مني أكر كآوكي أخوار دوا يعني بكام لا أمن أم خوار دوا آوكا دي سوران هتا دقيشتا أو راستي كأمن بيم خوار ديتوا أو زابو شوينة أي خوار دوا لواني لو استابرزان پێمان شتێکی ئاسایی بیت بەڵام تۆ ئەگەر بچیتەوە دواوە بچیتە ئەم زەمن کە ئافرەت ئەگەر لە حاڵەتی عادە ئەوانە بە لەوانەیە پیا و هەر لەو غورفەیەش نەبا کە ئافرەتەکەی تێدا بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەوەی کە پێکەوە نانی ئەخۆن بەڵکو بەو شوێنە ئەخواتەوە ئاوەکەی کە عائیشە پێی خواردیتەوە وای فەرموو گۆشتم هەر ئەگەر هێزکی گۆشتی دەوم لێ ئەدا یەکسەر لە دەستی منی دەردەینە پێغەمبەر صلی الله علیه وسلم پاری لەو جێ ئەدا کە من پێشتر پارم لێدا ئەمە ئەو پەڕی دەربڕینی خۆشەویستی نیە لە بۆ خێزانەکانی ئێستا خەڵکێک لەو زمانەی مەثەلەن کە ئەبینی کەسێک زەواجی ئەکا زاوایەکە ئەچی مەسەلەن دەرگای لۆ ئەکاتەوە لۆ خێزانەکەی لەوانەیە خەڵکێک پێی سەیر بی و خەڵکێکیش معجەبە بەو شێوازە تەبعاً شتێکی گرنگە کە شەرم نەکات و پێی شتێکی باش بی و ڕێز لە خێزانە خۆی بگریتن و زۆر ئاساییە وە شتێکی باشە بەڵام یان مەسەلەن ئەچیت لە شوێنێکە لە مەطعەمێکە خواردنی ئەداتێ کێکێکە یان پارەنانێکە ئەیکاتن و دەیخاتە ناودەوی خێزانی کە ئەو دیمەنە ئەبین ماشاءالله دیمەنێکی زۆر عەجیبە و ئاوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی تەطبیق کردووە لە کاتی خۆیە ئەوەندە ساڵە لەمەوبەر وبفرمودش فرمويتي صلى الله عليه وسلم إن أعظم الصدقة لقمة يضعها الرجل في فم زوجته بخاري ومسلم روايتان كده فرمي قورترين صدقة وخير يبياو كبيكا أو يكا باروانانيك بيخي تناو دمي خيساني يضعها في فم زوجته يعني نكر بخيوي بكا بلكو خوارنك بكاتا بارو بكاتا ناو دمي أما قورترين صدقة پیغمبر صلی الله علیه و سلم بقول فرمويتي وكو سنتي قولي وبعملش تطبيقي كردو وكو سنتي فعلي تطبيقي كردو صلى الله عليه وسلم نمونەیەکی تر بەڕێزان عایشە فەرمێ ڕۆژێکیان دانیشتم لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دە ژن و پیاوم کرد دە ژن و پیاو عایشە ئافرەتێکی زیرەک بوو زیندی بوو دیارە معلوماتی باشی هەبووە لەسەر ئەو دە پیا و دە هاوسەرە ئەڵێ یەکێکە پێدا هاتم فلانە پیاوە بەو شێوازە بوو وەسفی خێزانەکەی بەو شێوازە بوو تا گەیشتمە دەیەمین لە دەیەمینە گوتم ئەوەی دەیەمین ناوی ئەبوو زەرع بوو خێزانەکەشی پیانە گوت ئومی زەرع ئەم ئەبوو زەرع و ئومی زەرع زۆر یەکدیان خۆشەویست زۆر ناسک و تەعاملی باشیان ئەکرد لەگەر یەکدی زۆر هاوکار بوون لە بۆ یەکدی زۆر یارمەتی یەکتریان ئەدا زۆر یعنی مەدحی کرد بەو شێوازە پێغەمبەر صلی الله علیه و سلم گوێ ئەگری ئێستا ئەوەی کە قسەکان ئەکا عایشەیە خوا لە ڕازی بی ئەو وتارەکەی لە بۆ ئەدا لە ئاخیرەکەی ئەسەفێکی خوارد گوتی فەرمووی غەیرە ئەنەه طەلەقەها بەڵام مخابن لە ئاخیر ئەبوو زەرع ئومی زەرعی تەلاق پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەمەی بیست و تەأسیری عایشەی بیست بەمە فەرمووی یا عایشە كنت لك كأبي زرع لأم زرع فرمي أمن لبوتو وكو أبو زرع وعمل لقر أم زرع يعني زياترش شكا زاروها هي ها بلاغيها مشبه به من هي زاروها وجه شبهك لمشبهك بقوة لوي كان مشبه به يعني كتشبيه خوي كرديا بأبو زرع خوشويستي پیغمبر زياتر بو صلى الله عليه وسلم لبو عائشة لي أبو زرع لبو أم زرع بلا مثالك باسي أبو زرع وأم زرع أفرمي منيش لقرتو وكو أبو زرع لبو أم زرع بلان بزانە فەرقێکمان هەیە عائشە غەیرە ئەنی لا ئوطەلیقوکی بەڵام ئەمن ئەتوو تەلاق ناکەم بەوە زۆر دڵی خۆش بوو عائشە خوای لە ڕاستی بی جارێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر عائشە جێڕێتەوە فەرمێ قسەی خۆشی لە بۆ ئەکردم قسەی با بڵێن وەکو نێوان ژن و پیا و غەزەل و ئەم بابەتانە ئەڵێ ئەوەم بە دەرفەت زانی
لە بۆی کە ئاست و مستەوای خۆشەویستی پێغمبەر سەلەم لە بۆ خۆم بەدەربێخ بۆیە گوتم كيف حبك لي يا رسول الله يا رسول الله خۆشەویستیت لە بۆ من چۆنە طبعا پرسیارەکە لەوە نییە کە ئایا تۆ منت خۆشەوەیان نە مەگەر ئەوە بە ئەی فەرموو هەل تحبوني ئەمت خۆشەوەیان نە لێرە ئەسڵی خۆشەویستەکە دەزانی هەیە بەڵام ئەفەرمێ چۆنیەتی خۆشەویستی یان حەزمی خۆشەویستی تۆ لە بۆ من چۆن پێغمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ حبي لك كعقدة في حبل ئەفەرمێ عائشە خۆشەویستی من لە بۆ تو وەکو گرەیەک وایە کە لە حەبلێکا بدرێ ئەگەر لە پەتێکا گرەیەکی لێ بدەی نابیتەوە هەر چەندی هەوڵ بدەی گرەیەکە توندە نابیتەوە یعنی خۆشەویستیەکەی من لە بۆ تو بەم شێوازە لە نهایەتە باشە زۆر بەوە دڵی خۆشە بیزا فەرمێ ماوە کە ئەگەیشتمە پێغمبەر صلی الله عليه وسلم ئەم فەرموو كيف حال العقدة يا رسول الله هەرێ ئەو گرێ وەزعی کووە ئێستا ئەی فەرموو یا عائشە کەم ئەهیە پێشان کوو بۆ هەروشی خۆیتی بەم نەوعە باسی خۆشەویستەکەی کردو و باسی ئیستمرارەتی خۆشەویستەکەشی کردووە صلی الله عليه وسلم مەثەلەیەکی تر بەڕێزان پێغمبەر صلی الله عليه وسلم لە سەفەرە ئەگەڕێتەوە سەفەرەکە لە غەزە باسی مسابقەکە حتما گوێتان لێ بووە کە پێشبڕشیەکە لەگەڵ عائشە بەڵام ئەوەی کە مهمە لێرە ئەوەیە کە تۆ تەماشای مەوقیفەکە بکەی مەشهەدەکە بکەی یعنی ئێستا ئێمە مەثەلەن کە ئەچینە سەفەرێک یان ئیشێک ئەکەین ماندی ئەبین ئەگەر منداڵ مەسەلەن لە ڕێگا پێمان برێن لەو مەتعەمە لا بدە وەڵڵا تاقەتم نییە زۆر ماندی بوومە هەر خواخوامە زوو بگەمەوە ماڵێ باشە جا خێزان بی و منداڵ بی یعنی بەو شێوازە چییە ماندی بووین 3 ساعت ڕۆیشتوین پێغمبەر صلی الله علیه وسلم ئەوە ڕۆیشتووە لە بۆ جیهادەکە چەند ڕۆیشتووە الله ئەعلەم دواتر لەوێ جیهادەکەیان کردووە چەند شەکەت و ماندوو بووە اینجا ئەگەڕێتەوە خۆوەکو ئێستاش نییە بە تەبریدی سەفەرەکە کرابی ئەوە دەشت و دەر و تەپ و تۆز و بە حوشتر و بە ئەسپ و بەوانە بووە باشە لە گەڕانەوەیە ئەبینی عائشە خوا لە ڕازی بی هەندێک تەعەب و ماندیبوونی پێوە دیارە ئەفەرمێ بە ئەصحابی کیرام خوا لێیان ڕازی بی تقدموا عنا تقدموا عني وعائشة ئێوە پێشکەون واز لە من و عائشە بین ئەو جا فەرمێ عائشە وەرە با مسابقەی بکەین غاردانێ لەو وەختە غاردانێ و ئەڵێ پێم خۆش بوو لەبەرەوەی ئەمن لەو کاتی هەم بە قووەت بووم و هەم زەعیفش بوو وڵارێ پێش بڕکەیەکەمان کرد و مسابقەکە ئەمن بردمەوە لە پێغمبەر صلی الله علیه و سلم پێغمبەر بێدەنگ بوو هیچ قسەی نەکرد ڕۆژ هات و تێپەڕی جارێکی دیکە هەر لە سەفەرە قەدەری خوا سڕی عایشە بوو لەگەری ئەڵێ کە گەڕاینەوە هاتین ئەو جارە فەرمووی جەماعەتەن گۆ بڕۆن جەماعەت تێپەڕی فەرمووی یەڵا عایشە با مسابقە بکەین نابی و ناکرێ فەرمووی نا ئەبێ مسابقە بکەین وڵارێ ئەو جارێ مسابقەی کردمان و ئەرێ فەسەبەقەنی پێغمبەر صلی الله علیه وسلم بۆ پێشە من کەوت ئەڵێ کەوە پێشە من کەوت و سواری وراغەکە بووین و دەستەشی لە ناومەلی دام و فەرمووی یا عائشە هذه بتلك ئەوە تۆرەی خۆم لێ کردیەوە ئەمە بە جاری پێشی ئەتوو برتەوە ئەو جارەشە من بردمەوە تۆ تەماشای ئەم مەشاعیرە بکە ئەم هەستە بکە کە پێغمبەر صلی الله عليه وسلم هەی بووە لە بۆ خێزانەکانی ئەم بەشە بەوەندە کۆتایی دەینە سەر بەشی دووەمین ئەویش کورتی ئەەکەینەوە بە پوختی ئینشاءالله باسی ئەەکەین باسی تەجمیلی پێغمبەر صلی الله عليه وسلم گومان لەوەدا نییە کە پێغمبەر صلی الله عليه وسلم خۆی خوای گەورە ئەتوانم بڵێم هەرچی جەمال و جوانی بە پێغمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم یعنی وەکو ئێمە نەبووە پێویستی بە خۆ جوانکردن بین باشە هەر خۆی نورێک بووە یعنی سەحابە کە باسەکەن کە دێتە مەدینە ئەفەرمون مەدینەی ڕۆناک کرد یان شاعیرەکان کە مەدحیان کردووە باسیویان کردیە مانگ و ڕۆژ ناتوانن بەرەنگاری پێغمبەر بکەن صلی الله عليه وسلم لە جەمال و لە جوانیە بەڵام لەگەر ئەوەش پێغمبەر صلی الله عليه وسلم زۆر ئیهتیمامی بە خۆ جوانکردن داوە بە شێوەیەکی گشتی و لە بۆ خێزانەکانیش بە شێوەیەکی تایبەت لەبەر ئەوەی هەر لە شریعەتی ئێمە بەڕێزان یەکێک لە مەحاسین و جوانەکانی شریعەتی ئیسلام ئەوەیە کە داوامان لێیەکە هەر وەکو باتینی خۆمان ئەبێ جوان بکەین دڵ و دەرونی خۆمان خاوین بکەین ئەبێ دەرەوەی خۆشمان خاوین بکەین وەثیابەکە فەطاهیر ئەبێ مەزهەرەکەشمان هندامەکەشمان جوان بیت و وەکو پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله جميل يحب الجمال و ئەفەرمێ مسلمان ئەبێ وەکو شامە وابین شامە یعنی خاڵێک کە لە نیوچاوانە لە ڕوومەتیە چۆن لە ناو هەموو ڕوومەتەکەیە دیارە ئەفەرمێ مسلمان ئەبێ بەم شێوازە دیار بی لە ناو خەڵکە ئەبێ جوان بی ئەبێ خاوێن بی ڕێک و پێک بیت لیباس و شتەکانی جوان و منتەزەم بیت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئیهتیمامی بە جانیبی جوانی داوە مثلا خۆشەویست صلی الله عليه وسلم لە ڕووی پرچەوە
هەتا برێ خژێک و پرسێکی جوانی هەبووە خزمەتی کردیە شانەی کردووە با بڵێن چاوری کردووە و پرچەکەی هاتۆتە سەر ملان بەملاو بەولادا بەری دایتەوە کە ئەمە زۆر جوانە لە بۆ پیاوان بەم شێوازە پێغەمبەر صلی الله عليه وسلم کلی بەکار هیناوە لە بۆ چاوەکانی هەموو شەو کلی لە چاوی کردووە کامەش یەکێکە لە سونەتەکانی مەهجوورە کە هەجر کراوە و کەمتر یعنی پیاوان بەکاری دەینن پێغەمبەر صلی الله عليه وسلم جوانترین لیباس ئەوەی کە هەی بووە خاوێنترین ڕێک و پێکترین لیباسی لەبەر کردووە خۆشەوی صلی الله عليه وسلم گوستیلەی لە پەنجەی گسکەی کردووە لە زیو ئەمەش هەر لە بۆ جەمال و جوانیە طبعا لە بۆ زینەتە خۆشەوی صلی الله عليه وسلم بۆنی زۆر خۆشی بەکار هیناوە زۆر شەیدای بۆن بووە و هەدیەی بۆنشی قەت ڕەت نەکردیتەوە هەر لەبەر خۆشەویستی لە بۆ بۆن کە عادەتەن ئینسان ئەوەندەی بۆن خۆش بی دەوروبەر حەزی پێ ئەکا وفرميتي حبب إلي من دنياكم النساء والطيب وقرة عيني في الصلاة لا دنياي ايوه خواي گەورە خۆشەویستی کردو بەلای من ئافرەت واتە خێزانەکانم زۆر خۆشویستوە مەبەستی خێزانەکانێتی طبعا و دووەمیان بەنسبەت بۆنی زۆر پێخۆش بووە سێمیانە فەرمێ گڵێنەی چاوم لە نوێژە زۆر ئاسوودە بووە بە نوێژکردن وەکو لە حەدیسی تر هاتووە کە ئەگەر کێشەیەک شتێک هاتبیتە پێش فەرموویتی ئەریحنا بیها یا بیلال دڵمان خۆشکە بە نوێژ کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بایەخی بەوە داوە کە خۆی جوان بکە لە بۆ خێزانەکانی بۆچی چونکە خوای گەورە فەرمێ ولهن مثل الذي عليهن بالمعروف گوتمان پێغەمبەری صلی الله علیه و سلم خۆی پێشی ئەصحابی کیرام تطبیقی ئاەتەکانی قورئانی کردووە ئەفەرمێ ئافرەتان هەمان ئەو مافەی کە پیاوان هەیەی بەسەر ئافرەتانش هەیەی بەسەر پیاوان واتە هەروەکو حەقی پیاوە لەسەر ئافرەت خۆی جوان بکە لە بۆ مێردەکەی حەقی ئافرەتەکەشە لەسەر مێردەکەی ئەبێ خۆی جوان بکە لە بۆ خێزانەکەی هەروەکو حەقی پیاوە لەسەر ئافرەتەکەی کە بەڕێز بیت لەگەری احترامی بگریت چاک بی لەگەری ڕێزی دایک و باب و ئەمانە کە سوکاری بگری بە هەمان شێوە حەقی ئافرەتیشە لەسەر پیاوەکەش ڕێز لە خێزانی بگری و ڕێز لە دایک و بابی بگری لە خزم و کەسی بگریت ئەمە حەقێکی متەبادە لە بەڕێز چۆن حەقە لەسەر پیاو لە بۆ ئافرەتەکە مەسەلەن نەفەقەی کە ئاشێشیت ئافرەتەکە هەر داوای ئەوەی لێ بکە کە پیاوەکە لە توانایدا هەیە زۆر بە تەکلیف و ئەمانە نەبی بە هەمان شێوە حەقی ئافرەتیشە لەسەر پیاوەکە کە خۆی چی ئەخوا چی سەرف ئەکاتن بۆ خۆی بۆ خێزانەکەشی بیکە نەک بۆ خۆی لە دەرەوە مەسەلەن هەر خواردنی خۆش بخوا و لە ماڵەوەش مارەکەی فەرامۆش بکە یان نەفەقیان وەکو پێویست نەکێشی ئیدی پێغەمبەر سەلەم لەژێر ڕۆژنای ئەم ئاەتە زۆر بایەخی داوە بە مەسەلەی خۆجوانکردن و تەزیین لە بۆ خێزانەکانیشی صلی الله عليه وسلم و ئەمە لەوەوە دەرەکەوی کە ئیبن عەباس خوا لێ ڕازی بی ئەی فەرموو ئەمن پێم خۆشە خۆم بڕازێنمەوە لە بۆ خێزانەکەم خۆم جوان بکەم هەروەکو پێشم خۆشە خێزانەکەم خۆی جوان بکە لە بۆ من کەواتە ئەمە وەکو گوتمان دوو شتە پێکەوە مەربوتە ئیبن عەباس لە چێ فێر بوو لە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتمما چاوی لە ئەو کردووە بۆیە لێرەشەوە لە بۆمان وە دەرەکەوی جارێکی تر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خۆی جوان کردووە لە بۆ خێزانەکان بەڕێزە ئێمە کۆمەڵێک ئەمثیلە میثالی تطبیقیمان باس کرد لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ بابەتی دەربڕینی خۆشەویستی خۆی لە بۆ خێزانەکانی بەبێ ئەوەی کەوا شەرمی لێ بکاو بەڵکو شانازی پێوە کردووە و لەسەر جوانکاریش لە بۆ خێزانەکانی بەڵام لە واقعدا ئێمە خەلەلێکمان هەیە با من خۆم باش نەکەم یعنی خۆم پێشی برایانیش و دەوروبەریش ئێمە وەکو موسڵمان ئیعجابێکی سەلبیمان هەیە ئیعجابی سەلبی ئەوەیە کە معجب ئەبین بەم بەسەرهاتانە کە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەخوێنینەوە یان لە ژیانی ئەصحابی کیرام تابعین زانایان پێشی نەخوا لێیان ڕازی و ڕەحمەتی خوایان لێبی بەڵام ئیعجابەکە هەر ئەوەیە بە زمان ئەڵێن بەخوا میسالێکی خۆش بەخوا مهمە ئەو شتە بەڵام ئەم میثالە کە ئەزانین یان ئەبیستین هیچ ڕنگدانەوەی نییە بەسەر ژیانی خۆم ئەم جۆرە ئیعجابە سەلبیە لە ئیسلامە مەرفوزە بەتاتە قەتعیەن یعنی خوای گەورە ئەوەی ناوێت لە ئێمە برێن بەخوا شتێکی خۆش بوو یان بیجێڕینەوە ئەوەی کە خوا سوبحانه وتعالى لە ئێمەی ئەوێ تەطبیقە بەڕێزە ئەوەی کە لە ئێمەی ئەوێ تەئەسیە ئەوەیە کە چاو لە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم ئەو چۆنی کردووە ئەمەش ئەو شتە بکە بەو هیوا ئومێدەی کە هەمومان هەوڵی ئەوە بدەین کە
هاوسەری باش بین و تەعاملمان جوان بی لەگەر یەکتر لەبەر ئەوەی نزیکترین کەس لە یەکتر واقعی ژن و پیاوە هاوسەرە هاوژینە جا ئەگەر ئینسان لە بۆ نزیکترین کەس باش نەبیت نزیکترین کەسی خۆشنەوێ خەڵکی تر بە ئەولاتر من لم يكن لنفسه فكيف يكون لغيره وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته